لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ئەوەی بەڕێبەرایەتی خۆسەری هەوڵ دەدات کە کێشەکان چارەسەر بکات، بەڵام ڕوبەڕووی چەند ئاستەنگێک دەبێتەوە مەترسی هێرشەکانی سەر ڕۆژئاواژ لەلایەن تورکیاوە هەوڵاتیانی تووشی دڵڕاوکێ کردووە. بەڵام دەپرسین ئایا هێز و لایەنە سیاسەکانی ڕۆژئاوا چیان کردو بۆ یەکدەنگی و یەکڕێزی نێوانیان، چۆن سوودیان لە پشتگیری و پشتیوانی نێودەوڵەتی وەرگرتووە بۆ زیاتر بەرەو پێشبردننی ڕۆژئاوای کوردستان. هەڵەتە ئەمان و چەندین پرسیاریتر ئاڕاستەی میوانەکەمان دەکەین کە ڕاستەوخۆ لە قامیشلەوە لەگەڵماندایە. ئەویش بەڕێز تەڵاو محەممەد سەرۆکی پارتی ئاشتی کوردستانە لە سووریا. بەڕێز تەڵاو سڵاو لێبێت، بەیانیت باش. دەستپێک بەر لە باسکردنی هەماهەنگی نێوان لایەنە سیاسیەکان لە ڕۆژئاوای کوردستان دەپرسین لە ئێستادا دۆخی ڕۆژئاوای کوردستان چۆنە، مەترسیەکانی سەر ڕۆژئاوای کوردستان لە ئێستادا تا چەندێک جدین؟ بەێ بەیانی باش لاڕێز ینی بێگومان کەتنێ گۆل باندۆراوەی لەسەر هەرێمی ڕۆژئاوای کوردستانی کرد و دەف دەزانن ئەف 10 ساڵ مەترسینێک هەبوو کریزا سووری بەردەوام دکە ئەف چارەسەریکش بێ کریزا سووری لە حەتانەها نەهاتی دانین دناو دێ پرۆژاکی دیموکراتی هاتی ئاواکردن پرۆژا ڕێبەریا خۆسەری لە هەرێمی ڕۆژئاوای کوردستانی باکووری سووری. ئەف پرۆژا هەنێ دەبێ بنگەهێکش بۆ چارەسەرکردنا پرسگرێکا سووری بگشتی و چارەسەرکردنا پرسگرێکا کوردی دناو دەستورێکی تەوافقیش بۆ سووریا پێشەڕۆژ. نەها ئەف گەفێ دەوڵەتا ترکی داگر کرد لەسەر هەرێمێن مە خۆ چەند هەرێم داگر کردی عەفرین گرێسی پیسەرێکاری جرابلس عزاز بابێت بندەستێ دەوڵەتا ترکی و هەموو کریارێک گۆ دکە تاوانێک گۆلور دکە دژی مرۆڤاتیەیە. ترکی بەردەوامت وانگەپا دکە ترکی بەردەوامت پرۆژا خۆدە ناخوازی پرسگرێکا سووری چارەسەر ببێ، ناخوازە پرۆژاکی دیموکراتی سووری دا ئاوا ببێ، ناخوازم gelê Kurd bigê mavê xweş ber wê bandorayê di hundirê Tirkî debe û pirsgirêk û kêşeyên di hundirê Tirkî de heye dixwaze wan kêşeya derxe ji derve ji dervê welatê xwe û dixwaze vê proja xwe derbasî xaka dewletê dibe û dakir bike. Niha metirsîn hîn jî heye ji roja roj di metirsîn heye dewleta Tirkiye hikûmeta pê تنگانەدا پشتی یەک بگرن. خۆ هێزە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان دروستکراوی وڵاتی تورکیانیە. تورکیا چۆن هەژمونی خۆی لە وڵاتی سووریا تایبەتی لە ڕۆژئاوای کوردستان و کاریگەری لەسەر لایەنە سیاسەکان بۆ یەک نەگرتنیان زیاد دەکات؟ دەپرسین تورکیا چاوە کاریگەری خۆی لەسەر باندۆری خۆی لەسەر هێزە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستاندا داناوە لە کاتێکدا کە سەرجەم لایەنە سیاسی کوردیەکان دروستکراوی وڵاتی تورکیانین تا تورکیا بتوانێت ئاراستەیان بکات. چۆنی ئەم کاریگەری تورکیا کە ناهێڵێت هێزە سیاسیەکان یەک بگرن و بەرپەچی ئەو مەترسیانە بنەوە کە لەسەر ڕۆژئاوای کوردستاندا هەیە؟ بێگومان سیاسەتا دەوڵەتا ترکی مەگۆ دژمنێ gelê Kurd بەرامبەری vê siyaseta got Tirkî bikartîne siyaseta wê dagirkirî dixwaze dewleta herêmên Kurdî dagir bike û guhartinek demografîk tê re bike taybet herêmên got bi giştî Kurdî ne. Tê xwestin ji niha ji hemû hêlên siyasî, partiyên siyasî, hêzên siyasî Rojavayê Kurdistan bi rengekî diplomasîk nerm karibe danûstendinê li gor tetewuratê û bercewendiyên hêzên navnetewî li herêmê kar û xebatê bike û li ser wî esasî têkiliyên li hevkirinek Kurdî çê bibe, Kurdî çê bibe, pêwendiyên navbera hêzên siyasî Kurdî çê bibe, çi rêveberiya xweserî çi hêzên siyasî Kurdî din û rêveberiya xweserî firehtir bibe û hemû partî ser masekê geftugoya bike li hevkirinek Kurdî çê bibe, Kurdî di Rojavayê Kurdistanê çê bibe beramberî van gefên dewleta Tirkî. بەڵێ کاکتەران دیارە هێزە سیاسیەکان لە ڕۆژئاوای کوردستان بیر و بۆچوونی جیاوازیان هەیە. با بڵێن هێزە سیاسیەکان تا چەندە لە دەربڕینی بیر و بۆچوونە جیاوازەکانیان پشتگیری یەکتر دەکەن لەبەر ئەوەی بتوانن سنگێکی بەهێزیان هەبێ هەم لە ناوچەکەی خۆیان هەم بۆ وڵاتانی دەوروبەر وڵاتانی هەرێم. پشتگیریکردنی یەکتری هێزە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستان چ کاریگەریەکی هەبێت لە ڕووی سیاسیەوە لەسەر ڕۆژئاوا؟ يعني او بيقومان كردستان يعني
چار پرچای روجاوای کردستان هیزن سیاسی کرد در کارو خبات کت هر هیزک سیاسی کردی کتله تکلیوین به هیزن کردستانی رهنه ام هیوینج برادران ما هیزن سیاسی کردستانی پارتین سرکه تایبت لهرم کردستان عراقی هرم که شرعی هرم که فدرال پشگرتی جبو روجاوای کردستان جبو تفکر سیاسی کردی و کاربن هول بدن چاره سری که جبو نابرا هیزن سیاسی کردی روجاوای الهف کرنک چه ببل سر اساس یکیتیا کردا یکیتیا گل کرد یکیتیا تفکراوی سیاسی او ناکوکی نابرا هیزن کردستانی انک ناکوکی نابرا هیزن کردستانی هن او ناکوکی لسر ماسه چاره سر بکن جبر ناکوکی ناوان فرب به و باندورای لسر روجاوای کردستان میکرد ناکوکی ناوان چاره سر به پرزگری کردستانی چاره سر به و باندورای سر روجاوای کردستان به اوه حبکی گریدان ما به هیزن سیاسی کردستانی پارتین کردستانی پشگرت بن آلیکار بن اشتفگرا سیاسی کردی روجاوای کردستانی گوکار بن یکیتیا خو درست بکن یکیتیا خو لیوگرک سیاسی درست بکن او لیوگرا سیاسی نونرتیا گله کرد روجاوای کردستانی بکن چند آلیه دیپلماسی دی چند آلیه همو پرزگریکن جبو چاره سریک ج پرزگریکا کرد سوری ده و جبو چاره سریک جبو پرزگریکا سوری بگشتی بله بله برستلان لئێستادا هەڵبەتە یەکێتینەتەوەی بۆ هەموو کوردستان گرنگەنێک تەنها ڕۆژاوای کوردستان لە ڕابردوشدا بینیمان لە کاتی شەڕی کۆبان و هەروەها لە کاتی شەڕی عەفریندا کە باشووری کوردستان بە هەمان شێواز هاوکاری ڕۆژئاوای کوردستان بوو لە ئێستادا کێشە و گیر و گرفتی نێوان لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان چییە؟ چونکە لە ئێستادا بەڕاستی مەترسیەکە لەسەر ڕۆژئاوای کوردستانە بەردەوام هێرش و هەڕەشەی سوپای تورک بۆ سەر ڕۆژئاوای کوردستان هەیە گرنگترین و کێشانەیە خوزەقترین و کێشانەی لە نێوان لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستاندا هەن کامانن هەڵبەت ئەگەر کێشە هەبێت مەترسین نەسەر ڕۆژئاوای کوردستان دەرێت دەستکەفتێ دەستێ گەلێ کورد 1930 حتانها هەرێمە کوردستان عراقی هەیە هەرێمەکە فدرالێ دەستکەفتێکی کوردێکی باڵایە نەها ڕۆژئاوای کوردستانی 8 سال 9 سال ڕێبەری خۆسەری هاتی ئاواکردن پرۆژاکی دەستکەفتێن کووردا ڕۆژئاوای کوردستانی هەیە دژمنێ گەلێ کورد نەڕازایی دژمنێ گەلێ کورد دخوازە بەوان دەستکەفتان تێک بچێت دخوازە هەمژ ئالیکی هەنێک دهنێک بۆ نەیادە هەنێک حجەتێن نەمەقبول هەرێمە کوردستان عراقی شەڕی هەرێ بکە دەرباسی هەرێ بکە و هەرێم داگر بکە و ئالیکردنە ji bo heceyê nemeqbûl û ji bo dibin destê dibin siya parastina ewlehaya xwe netewî derbasî Rojavayê Kurdistanê û herêmên Rojavayê Kurdistanê dagir bike. Niha dîsa jî dubare dikim beramberî van şer û gefê dewleta Tirkiye dijminê gelê Kurd li hevkirinek Kurdî netewî bi giştî lazim û li hevkirinek navbera hêzên siyasî di Rojavayê Kurdistan. Niha hinek dilayên hene layên partiyên siyasî Kurdî xwedî projeyekî siyasî rêveberiya xwe serî kar û xebat di hindirê Rojava dikin ser xaka xwe û hinek partîn hene di nav opsiyona Sûrî ji derve ew opsiyona dibin siya Ixwan Muslimîn hene. Te kerem kir li hevkirina me Kurdî mekarî bû Kubanê biparêze mekarî bû Kubanê yani neheşte dagir bike. Têbala we li hevkirinek ser Kubanê çêbû û emza hat kirin pêşmerge daketin piştgirî ji aliyê partiya Yekîtîn İçtimanî hat kirin piştgirî ji aliyê Demokratîk Kurdistan Partî hat kirin gelê me li Bakurê Kurdistanê daketin qada hatin ser sînor ji bo piştgirtiya Kubanê di hindirê Rojavayê Kurdistanê jî helwestê siyasî bû yek helwest mekarî bû beramberî Daişê şerekî bik û Kubanê berxwedanekê bik wekî نموناکê ji bo dinyayê giştî kar û xebata Kubanê wat hat kirî. Yani pêwîst lekirina yekîtiya me Kurdî pêwîst li hevkirina me Kurdî belê. بەڵێ کاتە کاک تەلان تەڵاڵ ئێوە لەم قۆناغەدا پێویستیتان بە هاوکاری پارچەکانی دیکەی خۆت ناوچەکانی دیکەی کوردستان هەیە وەکو ئەوەی کە بەڕێزیش ئاماژت پێکرد لە کۆبانێ لە کاتی شەڕی عەفریندا هەماهەنگیەک لە نێوان هێزە کوردیەکانی هەر چوار پارچەی کوردستاندا هەبوو بەمەشکە توانرا ڕۆژئاوای کوردستان سەر بکەوێت. لەم قۆناغەدا لەم دۆخی ئێستای ڕۆژئاوای کوردستان پێویستی بە هەماهەنگی پارچەکانی دیکەی کوردستان هەیە؟ Yani meselê me Kurdistanî baweriya min de kongrekî netewî Kurdistanî bi giştî li dake ve hemû hêzên Kurdistanî
بەشداری بی کنگری کوردستانی بێ بەرمەترسین لەسەر گەلێ کورد و پرزگرێکایی نەد ڕۆژاواتەرێدێت هەر چاپەرچەی کوردستانێ بەیەک هەلوەستی بن بەیەک دوبلماسی بن بەیەک حتا ئارتێشەکێ بگن شەڕێکی لەسەر دەڤەرە کوردی بێکردن ئەو ئارتێشایە ئامادە بە گۆکارە بەرەڤانیە پاراستنا وی هەرێمێ بکەن انها عفرینی هەرێمێکی کوردی هاتی داگرکری سبە عفرین باتفاق سیاسی چوو گەرەک باتفاق سیاسی vەگەڕژیژ ئەوژی گرێدای چارەسەرکردنا کریزا سووری ji layên Kurdistanî têxwestin ji Partiya Siyasî Kurdistanî taybet ji Herêma Kurdistana Iraqê herêmekî federal resmî ye têkiliyê wê navnetewî heye ew têkilî têkev xidmeta pirzgirêka Kurd di Rojavayê Kurdistanê jî ye yanî alîkar bin ji Rojavayê Kurdistan beraberî van gefê ku dewleta Tirkî dike ji ber Rojavayê Kurdistan hetanin yani rast projakî demokratî heye aramîk heye lêbes nake aramî bi giştî dema ku li hevkirinek çêne bi û etirafekî siyasî destûrî vê rêveberiya xweserî neyêkirin بەڵێ بەڕێز دەڵا دیارە تورکیا هەمیشە جێگەی مەترسی بووە بۆ سەر ڕۆژاوای کوردستان و بەم دوایانش باسی لەوە کردو پێش دەکاتەوە سەر ڕۆژاوای کوردستان بۆ داگیرکردنی چەند ناوچەیەکی دیکەی ڕۆژئاوا هێرشەکانی تورکیایان ئەو هەڕەشانی تورکیا کە لەسەر ڕۆژئاوای کوردستان لە ئێستا و لە ڕابردوشدا هەبووە چ کاریگەریەکی لەسەر لایەنی ئەمنی و سیاسی ڕۆژئاوای کوردستان دروست کردو ئەمە بەشێکی پرسیارەکەمە و واروها لایەنە با بڵین لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتتر نێودەوڵەتی چۆن دەتوانن پشتگیری سووریا بکەن لەم بارودۆخە و لەم هەڕەشانی کە لەسەر سووریا هەیە لەلایەن تورکیاوە نها يعني حمو تێکلین مەی ناونەتەوی تایبەت بە هەپەیمانە ناونەتەوی سەرکێشیە دەوڵەتە ئەمریکا و هەیاڵی دژی ینی ئالیکی دژی دەوڵەتە رووسیا ژی هەنێک تێکلی هەنێ ئەو تێکلیانات نها دەبێژن دەبێت يعني قفي يعني شركي وكي عملية نبع السلام يا درع الفرات تركي بكي أم قبول لكن مجوال قوتي تشري باكوري سوري ناي كرن أو شريان ناي قبول كرن يعني داستك تكلية مين نابلتوي تكلين باشن هوال بنتي كردا هاي اللي بس بنتي خصن أميكتيا خبك برامبري فان يعني بيشكتني سياسي قوتي كرن شخوا گەفێ دەوڵەتە ترکی هیچی بەردەوامێ دخوازێ ینی لەمپایەکی کەس دەو ئەخدەر بستینە ژوان هێزێ ناونەتەویش بۆ دەرباسی هەنێک خاکێدن بژ باکووری سووری لێ بەسقەتانەها ئەرێنی نهات ئەو مەترسین هەیە مەترسین ji پرۆژاکی دیموکراتی di Sûrî di çareser bibe û bingeha wê gelê Kurd bi bigên mavê xwe ji wilo têxwestin em karibin diplomasîkî nerm têkiliyê xwe hemû partî û hêzên siyasî تێخن خدمەتە چارەسەرکردنا پرزگرێکا کوردی پرزگرێکا سووری ینی چارەسەرکردنا vê wan پرزگرێکانە têkiliye mey navnetewî em karibin têxin xidmeta vî alîdî ku Sûrî balîk çareserîk siyasî xwe Sûrî wê direngê diyalogê çareser be nema vedgeriberî 2011 ev diyalog çarebiriya diyalogê prizgirêk çareser be bê goman di nav de jî prizgirêka Kurdî çareser bibe û destûrekî tewafîqî gerek Sûrî pêdanî vê alî de ev دەڵاو پشتگیری و پشتیوانی نێودەوڵەتی بۆ ڕۆژئاوای کوردستان چۆنە لە ڕابردوودا پشتیوانێکی باشی ڕۆژئاوای کوردستان بوو لە ئێستادا ئەو پشتیوان و پشتگیری نێودەوڵەتی هەیە بۆ ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ئەوەی کە لە وەرزەدا و لە چەند مانگە ڕابردووشدا مەترسی جدی هێرشی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان هەبوو لەلایەکی دیکەشەوە چۆن کورد بتوانێت سود لە پشتگیری و پشتیوانی نێودەوڵەتی بۆ ڕۆژئاوای کوردستان وەربگرێت پشتگirtî niha berdewam ji hêzên eskerî wekî hêza Qesedê ji ber hevalbendekî bi alifa navnetewî re û piştgirtî jê re berdewam e em dixwazin ji hêzên navnetewî piştgirtîk siyasî û mirovatî ji bo pirzgirêka Kurdî ji bo proja me rêveberiya xweserî bêkirin etirafekî navdewletî bêkirin bi rêveberiya xweserî niha têkilî bi alî vî alî dişin em etirafekî resmî ji hêzên navnetewî bistînin bi rêveberiya xweserî ev pêwîstin ha proja me siyasî etirafekî bistîne ev proja siyasî têkev xidmeta gelê Sûrî û gelê Rojavayê Kurdistan yanî metirsîn wê metirsîn hebe heta gom karibin etirafeke siyasî negirin em etirafek siyasî bigirin ev metirsîn wê giş here dewleta Tirkî beramberî waqeekî Sûrî bixwe çareserî li hev kirin Sûrî bixwe li ser masakê rûniştin bê goman wê çaxê hêzên navnetewî ji wan têxwestin biryarekî bistîne ew biryaraya kişandinî dewleta Tirkî ji hemû
deverên godager kiriye li Bakurê Sûrî Rojavayê Kurdistanê û dev ji van kiryar û tawanê bikin beramberî meselên mirovatiyê û beramberî hemû guhartina demografî û gelê Kurd ê got hemû rojane deverên Efrînê û Girê Spî û Serêkanî dikevin bin astûncalan diberê. بەڵێ بەڕێستەڵا سپاس بۆ ئامادەبوونت بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر ڕەوشی ڕۆژئاوای کوردستان. دەستت خۆش بێ، سپاس بۆ ئامادەبوونت.